سڵاوتان لەبێت و ئەم کاتەتان باش لا ڕادوی شارەزرۆ لەگەڵتانم لە بەرنمەیەکی دیکەی ڕێگا خۆشحەڵم لەم بەرنمەیەدا بەوەی ئازی شادەبمەوە پرسێکی گرنگبان بۆ ئەم بەرنمەی ڕێگا ئامادە کردووە. مامۆستا ئارام سەڵاحەتین عەبدوڵڵا چاودێری سیاسی میوانی بەرنامەی ڕێگایە لەم بەرنمەیەدا تشک دەخەمە سەر دۆخی ڕۆژاوای کوردستان و ڕۆڵ و کاریگەری میدیا لەم بوارەدا. مامۆستا گەن زۆر بەخێر بین. زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ ڕادیۆی شارەزور و سپاس بۆ دووبارە ستافی ئەم ڕادیۆ جوانەکەن. سەلامەت زۆر سپاس دەکەم. مامۆستاگیان ئەمڕۆ سەبابەتێکی گرنگ قسەکەین لەسەر دۆخی ڕۆژاوی کوردستان و کاریگەری میدیا لەم بوار و لەم پرسەیە. دەمەوێت سەرەتا بە و پرسیارە دەست پێ بکەم باسێکی کێشەکانی کوردمە بۆکەی لە ڕۆژاوی کوردستانم کێشانە لەکەیەک و دروست بوون و سەریان هەڵاوە. بەڵێ دیارە کێشەی کورد لە ڕۆژاوای کوردستان دەتوانین بڵێن دەگەڕێتەوە بۆ دوای جەنگی جیهانی یەکەم. دیارە پێش جەنگی جیهانی یەکەم بەهۆی ئەوەی کە خاکی عوسمانی دابشکرا هەموو لایەک دەزانین کە خاکی ڕۆژاوای کوردستان لەو کاتەشەوە دابەژەکرێت ئەوە بۆ کاتە بڵێن بە دوای ڕێکەوتنامی سایکس بکە لە ساڵ 1916 ئەوێش دابەژەکرێ خاکەکەی وەلەو کاتەشەوە بڵێن ئەتوانین لە ساڵی 1970ەوە حکوومەتێک فەیسەڵی کوڕی حسێن کە حکوومەتێک لەوێ دروستەکات لەوێەوە زیاتر فەڕەنسیەکان بە دوای پەیماننامەی سایکس بیکۆ حکوومەتەکە دروست کراوە لەر لە سەردەمی پەیماننامەی سایکس بکە کە هەموو لایەک دەزانین کە خاکی ڕۆژاوای کوردستان بەر فەڕەنسا بوون. دواتر فەیسەڵی کوڕی حسێنیان هێنا حکوومەتێکیان دروست کرد و دواتری ژەتوانی بڵێن لە 25 تەموزی 1920 مانداتی فەڕەنسا بەسەر ڕۆژاوای کوردستان یاخود سووریە تا سەپێنرا. دواتر لە ساڵی 1920 ڕێکەوتنامەیە کرا ڕێکەوتنی ئەنقەرە لە نێوان سووریا و فەڕەنسیەکاندا هەل ئەلەوێەوە ئەتوانم بڵێ و خاکی ڕۆژاوای کوردستان جیاکرایەوە و دابشکرا لەوێەوە بەرەبەرە کێشەی کورد بە تەواوەتی سەری هەڵدا چونکە فەڕەنسیەکان لەو کاتەدا کاتن لەگەڵ تورکیا ڕێکەوتنی ئەنقەرەیان لە ساڵی 1920دا ئەنجامدا ئەوە بوو و کاتە بڵێن خاکی سووریاش خاسی ڕۆژاوای کوردستان دابشکرا. ئەتوانی بڵێن کورد لە ڕۆژاوای کوردستان لەوێ چەندان سەرژمێری لەوێ کراوە لە ساڵەکانە بڵێنە نەجار بە لە سا سیانزانە چار لە سا 20 بەڵام تا ئێستا سەرژمێریکی ڕێکوپێک نەکراوە بزانین ڕێژەی کورچەنە. دیارەوەی خاڵە گرنگە کەم لێرەوە دەمەوێت لە ڕووی تاریخیەوە باسیکەم بابەتی کێشەی ڕۆژاوای کوردستان لە ڕووی خاکەوە ئەبێ ئێمە بڵێن لە بە دوای ڕێکەوتنی ئەنقەرە ئەتوانین بڵێن فەڕەنسیەکان لەو کاتەدا ڕۆڵێکی هەنێجار ئەرێنی هەنێجار نێرێنیان بینیوە لە پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان چونکە زۆر جار کە لەگەڵ تورکەکانە فەڕەنسیەکان کێشەیان هەبوو ئەهاتن لە کوردەکانیان بەکارێنا دشی تورکەکان وە کاتێکیش لەگەڵ کوردەکانە کێشەیان هەبوو فەڕەنسیەکان ئەهاتن کوردیان دژی تورکەکان بەکارێنە ینی یاریان نەکرد بە چارەنووسی کورد لەو کاتەشدا. ئەتوانین بڵێن کورد لە ڕۆژاوای کوردستان لە دوا بە دوای جەنگی جیهانی بێدەنگ نەبووە لە مافەکانی چەندان ڕاپەڕینی کردووە. ڕاپەڕینی لە ساڵی 1923 ڕاپەڕینی بیاندوور یەکێک بوو لەو ڕاپەڕینانەی کە خەڵکی ڕۆژاوای کوردستان و حەسەکە جامیاندا دژی ئەوە وەل بەپێی سەرچاوەکان لەو کاتەدا قایم قامی بیاندوور لەو کاتەدا کوژراوە. لەبەر ئەوە کێشەکان هەر لەو کاتەوە بەرەبەرە سەریان هەڵداوە. دواتر ئەتوانین بڵێن ئێمە لە ساڵی 1930 کورد لە دەرەنجامی ئەو لە دەرەنجامی و سیاسەتە سەرکوردکاریانەی کە دەسەڵاتدارەکانی سووریا بەرامبەر کورد کردیانە بەر ئەو کاتەش کوردانی حەسەکە لەو کاتەدا ڕاپەڕینیان ئەنجامداوە لەوێ وە لەلایەکی تریشەوە توانم بڵێم ئێمە لە ساڵی 1940 شکری قوتلی ئەوە حکوومەتێکی لە سووریا دامەزران ئەم حکوومەتەشە توانین وەکو پێویست بڵین مافەکانی کوردی دابەش نەکرد. ئەمەش بەڕاستی کێشە و گیرروگرفتێکی زۆر گەورە بوو. دواتر لە هەفتەی نیسانی ساڵی 1940 دیارە پاژەوەی کە فەڕەنسیەکان لە ڕۆژاوای کوردستان نامێنن یان لە سووریا بەجێ دێڵن بڵێن لە ساڵی 1946 سووریا چۆنەڵی لەو کاتەدا بڵێن لە ساڵی 1946ەوە سووریا بڵێن فەڕەنسا سووریا بەجێ دێڵێت دۆخێکی نوێ لە ڕۆژاوای کوردستان ئێتەکایەوە. زۆر باشە. مامۆستا لە دوای ئەوە کە باست کرد دێنە سەر ژینۆسایدکردنی کوردانی ڕۆژئاوا
ڕاگواستنی کوردانی ڕۆژ ئاوە بە پێمان بڵێتەوە باسێکی مێژۆکەمان بە کورتی ئەوایمان بۆ باسکەی جینۆساید و ڕاگواستنی کوردانی ڕۆژ ئاوە لەکەیەکەوە دەستی پێ کردووە چکە ئەزانین باستکە کێشەکانی کورد تازەگی نییە 2014 و 2026 نیە و هی زۆر لەمە پێشە بەڵێ کێشی جینۆسایدی کورد دەتوانین بڵێن ئێمە هەل لە ساڵی مەبەسەی ڕاگواستنەوەوانە توانم بڵێ من لە ساڵی 1920ەوە دیارە و ڕێکەوت نامەیان قەرەی تورکیا و فەڕەنسا لەگەڵ سوودیا کراوە ئەو هەر بۆ خۆی لەوێ بابەتێکی ڕاگواستن مەبەستی زیاتریشان گواستنی خەڵکی کورد بوو لە ناوچە سنوورەکان ئەمە ڕاستەخۆ دەتوانین لەوێەوە بە دەستی پێکردووە بەڵام بە شێوازێکی فەرمی توانین بڵێن ئێمە دوا بە دوایەوەی وەزیری ناوخۆی سووریای ئەو کاتە بڵێن سەبری عەسەلی لە 26 نیسانی 1940 بڵێن 46 دیارە و کاتە سەردەسەڵات کۆمەڵێ بڕیاری جێبەجێ کرد بۆ نمونە لەوانە هەڵوەشانەوەی پارت و ڕێکخراوە کوردیەکان چونکە ئێمە لە ساڵی 1920 کۆمەڵی خۆی بوون هەبوو لە پێناو داکوکی لە مافەڕەوەکانی کورد لە ڕۆژاوا دروست بوو ئەو بوو ڕێکخراوەکانیان هەڵوەشانەوە وەیتر دوا بە دوای ئەوە ئەتوانم بڵێن ئێمە چەند حکومەتێک دروست دەکرێن لە ساڵی 1940 دوو حکومەت حوسێن نازم و ئەدیب شیکڵی ئەمانە چەند حکومەتێکیان لە ڕۆژاوای بڵێن لە سووریا دروست کرد دیار ئەمانە کە حکومەتەکانیان دروست کرد دەتوانم بڵێم لێرەوە دەستیان بە شێوازێکی ڕاستەوخۆ بە تعریبکردنی کرد لە ڕۆژاوای کوردستان کرد ئەو هەر لەو کاتەدا بڵێن بۆ نمونە ئەدیب شیکڵی ئەو کاتە کە حکومەتەکەی دروست کرد لە مادە 1 و 2 3 دەستوری ئەو کاتەدا ئاماژە بەوە کرا لەو کاتەدا کە هەر ناوێک کە کوردیە ئەبێ بگۆڕێت بە عەرەبی ئەمە کێشەیەکی زۆر گەورە بوو لەو کاتەدا بەڕاستی بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان و دواتریش ئێمە یەکێکی لەو قۆناغە مێژوویە گرنگانەی کە سەری هەڵدا لە ساڵی 1940 هاتنی حیزبی بەعز بوو بۆ سەردەسەڵات بەتایبەت میشێل ئەفلق ئەمە کە بە دامەزرانی حیزب بەعزدادن لە ڕۆژاو لە سووریا بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپی لە پرسی کورد لە ڕۆژاوای کووردا بینی حیزبی بەعز هاتە ئەو کاتە هاتە سەردەسەڵات کۆمەڵێ دروشمی ینی کۆمەڵێ دروشمی دژی کورد هەر لەو کاتەوە لە ڕووی ڕاگواستنەوە دەست پێ کرد بەڵام ئێمە دەبێ ئەوە بزانین دۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان لە دوای هاتنی بەعسیەکان بۆ سەردەسەڵات ینی کوردەکان بێدەنگ نەبوو لەو چاکەت لەو کاتەدا چەندان ڕێکخرا و پارتی سیاسی دروست بوونەوە بۆ نمونە پارتی یەکێتی دیموکراتی کورد لە سووریا کە عەبدولحەمید دەروێش و بەڕێز مام جەلال و ئەوانە ڕۆڵێکی سەرەکیان بینی ئەمانە توانم بڵێم ڕۆڵێکی گرنگیان لەوە بینی کە ڕۆڵێکی سەرەکی لەوەیان بینی کە ئەم پارتە لە پێناو داخوازەکانی خەڵکی ڕۆژاوای کوردستان زۆر بەتوندی دژی داواکاری دژی ڕژێمی و کاتەی سووریا بوەستێتەوە و لە خاڵێکی تر هەر لەو کاتەدا لە واری ڕاگواستنە لە ساڵی 1950 کە کۆماری عەرەبی یەکگرتوو دروست کرا بڵێن یەکێتی عەرەبی سووریا و میسر لە ساڵی 1950 کۆمارێکی عەرەبی یەکگرتوو دروست کرا ینی لە ئەو دەستورەی کە دایاننا لەم کۆمارە یەکێک لەوانە ڕاگواستنی کورد بوو لە ناوچە کوردیەکان ڕاگواستنیان بوو ینی بەپێی دەستورەکان کوردیان لە ناوچەکان ڕاگوازیت لێرەوە دەستی پێکرد دواتر لە ساڵی ئەوەی کە گرنگە وەکو ڕاگواستنێکی گرنگ کە ئاماژەی پێ بکەم لە ساڵی 1963 کە بەحسیەکان دەسەڵاتیان لە سووریا وەرگرهاتنە سەر دەسەڵات کۆمەڵێ بەپی بەرنمەیەکی بۆ داڕێژراو دەستیان بە ڕاگواستنی کورد و پاکتاوی کورد لە ڕۆژاوای کوردستان کرد ئەو کاتە دەسەڵاتدارانی ئەو کاتەی سووریا هاتن لە ڕێگەی کۆمەڵی خەڵکی خۆیانەوە بۆ نمونە خەڵکی خۆیانە بوو ئەفسەر بوو دەسەڵاتدار بۆیان نارد بۆ ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی خەڵکەکە تعریب بکەن و لە ناوچەکانی خۆیان دووری کەنەوە لە پرۆژەی بەحسیەکان ئەو کاتەدا هاتبوو پێویستە کورد بە چەند ڕێگایەک بتوێنرێتەوە یەکێک لەوانە پێویستە بەهێمنی خاڵێکی ترکە لە پرۆژەکەیان هاتبوو پێویستە ئەگەر بەهێمنی نەتوانەوە پێویستە بە تونند و تیژی ئەمانە بەرنامەی بەحسیەکان بوو بەحسیەکان لەو کاتەدا لە ڕێگای کەسێکی خۆیانەوە بە ناوی محەممەد تەلەب هیلال ئەمە کەسێکی خۆیان بوو نادیان بۆ ناوچە کوردنشینەکان بۆ حەسەکە و ئەو ناوچانە دیارم کەسایەتیە کە بە بەرنامە نێرا بۆ ناوچەکانی بڵێن ناوچە کوردنشینیەکان محەممەد تەلەب هیلال پرۆژەیەکی پێشکەش لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان پرۆژەکەش مەبەستی چی بوو مەبەستی قڕکردنی کورد بوو لە ناوچەکە پرۆژەکە کۆمەڵی خاڵی لەگۆ کردو بۆ منە ڕاگواستن بۆن لەڕێ ڕاگواستنەوە کوردەکان لە ناو ببرێت و خاڵێکی تر لە پرۆژەکەی محەممەد تەلەب هیلال بۆ نمونە
گۆڕینی بواری پەروەردە و خاڵێکی تر ڕێگەنەدان بە هەلی کار بۆ کوردەکان ئەم پرۆژەکە و کاتە هەبوو بۆی کوردەکانی شاندەنەوە خاڵێکی تر گۆڕینی مەلایانی ئاینیان زاناکان پێویستە بگۆڕێن ئەوانەی کە کوردن بۆ ئەوەی کەسێکی تر بێ و خاڵێکی تر لەو پرۆژەکە بوو زۆر جێگەی سەر دروستکردنی پشتێنەی ئەمنی لە ناوچە سنووریەکان ئەم پرۆژەی محەممەد خەڵەب هیلالە کە ئامانجی سەرکوتکردنی خەڵک بوو لە ڕۆژاوای کوردستان ئەمە ڕۆڵێکی گرنگی بینی لای دەسەڵاتدارانی دیمەشق و کاتە بۆ ئەوەی کورد بە بەرنامە ڕێژی لە ڕۆژاوای کوردستان دەربکەن وە لە ساڵی 1970 کە ڕژێمی بەشاری ئەسەداتە بڵێن حافز ئەسەداتە سەردەسەڵات ئەمیش لە ساڵی 1970 کە هاتە سەردەسەڵات ئەتوانم بڵێم ئەمیش زۆر بە بەرنمەیەکی بۆ داڕێژراو کاری بۆ دوورخستەوە جینۆسایدی کورد لە ڕۆژاوای کوردستان کردەوە بوو پاژەوەی کە لە 1970 کە ئەنجومەنی گەلی دروستکردەوە کاتە ئەنجومەنی گەل پێکداد لە ئەندامانی پەرلەمانی حیزبی بەعز ئەوە بوو ئەوی شەو کاتە جەختی هات یەکی لەو بەرنامانە کە دروستی کرد حافزەتە لە ساڵ 1974 بۆ 75 پشتێنەیەکی ئەمنی لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوای کوردستان و تورکیا دروست کرد هات یەکی لەو سیاسەتانە بەکارێنا دروستکردنی گوندی کوشت و کاڵی بوو بە ناوی چاکسازیەوە زیاد لە چل گوندی کوشت و کاڵی دروست کرد خێزانە کوردەکانی هەموو لەو گوندانەوە کۆ کردەوە و زێویزارەکانی دەست بەسەراگرتن بۆیە کە بەهاتنی حافز ئەسەد دەستوانم بڵێم دۆخی کورد زۆر بەتوندی ڕوبەڕووی مەترسی بووە ئەوش ئەو ئاهات زۆر جار یەکی لەو خاڵانە بەحسیەکان جێبەجێیان نەکرد بڵێن بە ناوی گوندی چاکسازی کوشتتوکاڵیەوە هاوڵاتیانی کوردیان لە ناوچە سنووریەکان دوو دەخستەوە لە شوێنیان عەرەبەکانیان نیشتەجێتەکرد دروستکردنی پشتێنەی عەرەبی لە ناوچە سنووریەکان بە تایبەت ئەو ناوچانەی ئەفرین و سەرەکانی ئەوانە لە نێوان سنووری تورکیا و ڕۆژاوای کوردستان ئەمە گەورەترین مەترسی وە لەو کاتەوە بە شێوازێکی بەرفراوان بە پێی هەنێ لەسەر چاوەکان هەر لەو کاتەدا بە هەزاران خێزانی کورد لە ناوچەکانی خۆیان ڕاگوێزراون عەرەبیان لە ناوچەکانی ڕقە هێناوە بۆ ئەو شوێنە نیشتەجێکراون زۆر باشە مامۆستاگەر باسێکی دۆخی ڕۆژ ئاوای کوردستان لە ئێستایا بکەین ڕۆڵی هێزانە دەوڵەتەکانی وەکو ئەمریکا و رووسیا و تورکیا و فەڕەنسا چۆن ئەبینیت ڕۆڵی هێزە نێودەوڵەتیەکان چ فەڕەنسا و تورکیاوانە بین من پێم وایە هێزە نێودەوڵەتەکان هەر یەکێکیان بە پێی بەرژەوەندیەکانی خۆی لە ڕۆژاوای کوردستان و سووریا کار دەکات ئێمە هیچ دوودڵ نابین لەوەی کە ڕژێمی تورکیا بە درێژایی مێژوو گەورەترین هۆکار بووە بۆ لە ناوبردنی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەو سیاسەتی هەمیشە لە ناوبردنی کوردی هەبووە وەزل هێزەکانیش پێم وایە بە پێی بەرژەوەندیەکانی خۆیان مامەڵیان لەگەڵ دۆخی ڕۆژاوای کوردستانە کردووە ئێمە گەسەری فەڕەنسیەکان بکەین فەڕەنسیەکانە لە 1920ەوە پەیمانیان قەرەتوانیان لەو کاتەوە خۆیان بە پێی بەرژەوەندیەکانی خۆیان لەگەڵ کووردا مامەڵیان کردووە و ئەمریکاش وەکو زل هێزێکی نێودەوڵەتی توانین ئەویش ئاماژە بۆ بدەین کە بە پێی بەرژەوەندی و ئەو دەستکەوتانەی کە لە ڕۆژاوای کوردستان بەدیهێنێت مامەڵاکات ئەوی شۆن ئێمە گەسەرین بکەین لە ساڵی 2014 دوایەوە لە ساڵی 2011 بەهاری عەرەبی دروست بوو سووریا ژێکێک بوو لەوانە کە بەر پرشی ئەو بەهاری عەرەبی کەوت ئەبینین لەو چوارچەوەیەدا لە ساڵی 2011 ڕۆژاوای کوردستانش خەڵکە سووریا بەعام خەڵکەکەی ڕاپڕ لەو نێوەندەشدا خەڵکی ڕۆژاوای کوردستان دەبینین پاژەوەی ئێمە بینین ئەو بەرخۆدانانەی کە گەلی کورد و هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان بەدەستیان دژی داعش و ئەوانە لە دوای 2014 دوایەوەش بەدەستیاننا دەبینین لەو کاتەدا هێزە ئەمریکیەکان هێزەکانی ڕۆژاوا بڵێن هێزە وڵاتە زلێزەکان ئەبینین کە ئەو ڕۆڵەی کە بۆ نمونە پەیەدە و ڕۆڵەکانی تر شەڕوانان کە بینیان لە دژی داعش سەرکەوتنێکی زۆر گەورەیان دژی داعش تۆمارکە بەڵام هێزە ڕۆژاوایەکان تاو کاتە کە ئیشیان بە شەڕوانەکان هەبوو ئەوە بوو چەک و تەقەمەنی و کۆمەڵێ دەستکەوتی باشیان پێدان شەڕوانەکانە بینین بە پێێنی ئامارەکان زیاد لە 20,000 شەیدیان لە ڕۆژاوای کوردستان داوە لەوەش زیاترە ئێمە دەبینین ئەوە تا لە ئێستادا کە هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی مەترسی جینۆسایت بوونەتەوە لە نێو لە بەدەست داعشەکانی ئێستا و ڕژێمی ئێسایی جۆلانی دەبینین وڵاتە ڕۆژاوایەکان پشتیان لە کورد کرد من پێم وایە دەبوو ڕۆژاوایەکان هێزە نێودەوڵەتیا بە تایبەت ئەمریکا و هاوپەیمانەکانی دەبوایە ئەوەیان لە بەرچاو وایە کە
کە گەلی کول لە ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2014 چەند شەزار شەهیدیاندا لە پێناو دۆخی ڕۆژاوای کوردستان و ئەو خاکە دەبواە ڕێزیان لە شەیدەکان بکردایە نەوەک بەپی بەرژەوەندیەکانی خۆیان مامەڵی لەگەڵ کووردا بکردایە لە ڕۆژاوای کوردستان. زۆر باشە مامۆستاگیان با پێشەوەی بچمە سەر کاریگەریەکانی میدیا لەم پرسەیە ئێستا وەکو دەزانین ڕێکەوتن کراوە ڕێکەوتنی ئێستای نێوان هەسەت و حکوومەتی سووریا تا چەند کاریگەری لەسەر داهاتووی ڕۆژئاوای سووریا و کوردانی ڕۆژئاوای سووریا ئەو ڕێکەوتە کە لە ئێسادا کراوە بێگومان و ڕێکەوتنە هەم دەستی هێزەکانی باشووری پارتە سەرەکیەکانی باشووری کوردستانی تایە و بە نێوەندگیری هێزە ڕۆژاوایەکان بە تایبەت فەڕەنسا و ئەمریکاوانش کراوە. من تورکیا لە هاوکێشە تورکیا پێم وانە ینی هەمیشە تورکیا هیچ کاتێک هاوکاری بەرژەوەندیەکانی کورد نەبووە چ لە باکوور و چ لە ڕۆژاوای کوردستان. ئەمریکا و فەڕەنسا ڕۆڵیان لەم ڕێکەوتنەدا بینیوە. من پێم وایە ئەگەر هێزە نێودەوڵەتی ئەم ڕێکەوتنەکە کراوە بە تایبەت سەرۆکی ئێستای بڵێن سووریا ئەحمەد شەرع بە پێ و بەیاننامە دەستورە دەریان کردو کە گوایە کورد لە ڕووی مافە فەرهەنگیەکان و زمانەوانیەکانەوە مافەکانی پارێوەزراوە بێت. پێم وایە ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ بەڵێنەکانیان ئەگەر بەڵێنەکانیان یاریکردن و کات کوشتن نەبێت لەگەڵ شەڕوانان و خەڵکی ڕۆژاوای کوردستان پێم وایە تا ڕادەیە باشە بۆم قۆناغا. بەڵام ئەگەر بێت و ئەو وعدانە کە بە کوردیان داوە بە تایبەتەنێ پۆست بۆ نە پارێزگا کوردنشینەکان کە دەبێت خەڵکی کورد پارێزگاری بێ و هەنێ خەڵکی ڕۆژاوای کوردستانی لەناو حکوومەتی سووریا بڵێن پۆستی پۆستی باڵای هەبێ ئەگەر ئەمانە بەکردەی جێبەجێ بکرێن هەنگاوێکی گرنگ و مێژبی نییە ئەم دۆخە بۆ ڕۆژئاوای کوردستان. من وەکو خۆم من هیوادارم ئەو بڕیارانە کە دەسەڵاتدارانی ڕژێمی ئێستای سووریا داویانە هیوادارم بەڵێنەکانیان ڕازگۆ بن. بەس من وەکو خۆم ڕژبینم چووکە من کاتێک کە مێژوو دەخوێنمەوە دەبینین هەمیشە هێزە نێودەوڵەتیەکان یاریان بەکات کردووە لەگەڵ کوردان. ینی من بۆ خۆم ڕژبینم لە وعد و بەڵێنی هێزە وڵاتە زلهێزەکان بە تایبەت سەرۆکی سووریاش هیوادارم کات کوشتن نەبێت بە تایبەت کە هێزەکانی ئێستا داغڵی ڕۆژاوای کوردستان و ناوچەکانی حەسەکە بوون. من هیوادارم ڕازگۆ بن لەگەڵ بەڵێنەکانە. من پێشم وایە ئەگەر ڕازگۆ نەبن گەلی کورد چەندان قۆناغی دژواری لەوە تێپەڕاندوو و پێشم وایە ئەگەر ڕازگۆ نەبن ڕژێمی ئێستای سووریا باجی دەدات. ئەوی شەڕوانان و خەڵکی ڕۆژاوای کوردستان باوکاری پاشەکانی تری کوردستان پێم وایە بە تونترین شێوە وەڵامیان دەداتەوە. گومانیتیانی ئەکرێت ینی مامۆستا هەم هەسەدە هەم کوردانی ڕۆژئاوا ئەیکێک لەو شتانی کە تۆ باست کرد ئەویان بە ئەگەر دانابێت لە هەندێک حاڵەتاکە ئێستا هێزەکانی حکوومەتی سووریا داغڵی ناوچە کوردیەکان بوون ینی لە حاڵەتێکا کە بیانەوە ڕێکەوتنەکە هەڵبۆشێنەوە وەکو خۆ باسی کرد دڵنیام معنی کە هەم گورزی کوشندەیان بەرئەکەوێت هەم زەرر ئەکەن لەوەی کار ڕێکەوتنەکە هەڵبۆشێنەوە بە شێوازە لە شێوازەکان لە پشتۆ دیسان و بیانێ جارێکتر خەنجەر لە کورد بنەوە. بەڵێ بێگومان ئێمە کە سەیری خەباتی دەتەوەی لە ڕۆژاوای کوردستانەکەین دەبینێم خەباتە لە ئێستاوە نەبووە. یانە لە ساڵ 1950ەوە پارتی دیموکراتی کورد لە سووریا بە سەرۆکایەتی عەبدولحەمید دەروێش و چەندان پارتی تر لەو کاتانەدا بەڕێن لە ڕۆژاوای کوردستان سەریان هەڵداوە. ئەم پارتانە لە پێناو داکۆکی کورد لە مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان بێگومان ئەو تەکتیک و فێڵانە و ڕژێمانە بەرامبەر بە خەڵکی ڕۆژاوای کوردستان بەرامبەر خەڵکی ڕۆژاوای کوردستان جێبەجێیان کردووە. ئەوانیش ئەو ئەزمونیان لەوە وەرگتووە. من دڵنیام لەوەی کە پارتە کوردیەکانی ڕۆژاوە بە تایبەت شەڕوانان ئەو ئەزمونیان لەوە وەرگتووە و من خۆزگایەوەم دەخواست کە شەڕوانان لە دوای ئەوەی کە ئیدارە خۆسەپێریان دروست کرد خۆزگایە لە بری ئەو ناوچە عەرەبیانە تەنها لە ناوچە کوردنشینەکاندا لەوێ زیاتر سەنگەر و بوجە و بوجەکان ئەو هەموو بوجە کە سەرفیان کردووە لە ناوچە کوردیەکاندا جێبەجێیان کردایە. بێگومان دەسەڵاتدارانی ڕۆژاوای کوردستان من دڵنیام لەوەی زۆر لەو پیلانانە وریاترن کە ڕژێمی ئێستای سووریا بۆی داناوە. زۆر باشە مامۆستا بابێنە سەر کاریگەریەکانی میدیا لەم پرسەیە سەرتا لە میدیا کوردیەکان وەدەست پێیەکەم میدیای کوردی تا چه ئاستێک توانیوێتی دۆخی ڕۆژئاوای کوردستان بەجیهان بگەیەنێت؟ میدیای کوردی بەداخەوە منەڵێم لە ئێستادا دەبێت دابەشیان بکەین بۆ دوو لایەن باش و خراپ. بەڕاستیانێکیانێن میدیای سێبەرە توانین بڵێن
میدیایەکی بەکرێگیراوی و ساختەوهی وڵاتانی جاسووس و سیخڕن دیوێکی ناشرینی خەباتی کورد لە ڕۆژاوای کوردستان پیشانەدەن و هەمان کاتیشدا کۆمەڵی میدیامان هەیە بەڕاستی زۆر بەرپرسیارانە مامەڵەیان کردو بەتایبەت لە بواری دین و ئاین و لە بوارە جۆرە و جۆرەکانی ترایانی و کێشانی کە لە ڕۆژاوای کوردستانن میدیا بەشێکی زۆریان زۆر بەرپرسانە مامەڵەیان کردووە بەڵام بەشێکی زۆریان هەیە زۆر نابەرپرسانن بەتایبەتیانی تۆ لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان شەڕڤانان خەڵکیەوەی لە شەڕدا تۆ چ پێویستەکە سەنگەرەکانی پێشەوەی بەرگری پیشاندەی بۆی دوژمن بیبینێ و لە لایەکی تریشەوە کۆمەڵێ زانیاری پێدان لە ڕۆژاوا زانیاری سەنگەرەکان لە میدیاکانەوە تۆ پیشانی دەرەوە بدەیت ئەمەش بەڕاستی زۆر خراپە و میدیانە وە کۆمەڵی میدیاشن ڕۆڵێکی پۆزتیف زۆر ڕۆڵێکی باشیان بینیوە لە ڕووماڵی ڕۆژاوای کوردستانە بەڵام من ئەوەی کە زیاتر وەکو نەقز لە میدیای کوردیا دەیبینم بەڕاستی نەبوونی میدیایەکی عەرەبیە یان ئینگلیزی ئێمە زۆر پێویستمان لە ئێستادا بە میدیایەکی هەم عەرەبی و هەمانە خۆ ئێمە میدیای عەرەبیمانەیە لەگە بەڵام کەمە میدیایەکی عەرەبی و ئینگلیزی ڕازگۆ هەبێ چۆن ئەڵێ ئەم میدیایانە خەڵکی پرۆفشناڵی کورد سەرپەرشتی بکەن بڕۆن لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بڵێن ڕاستەوخۆ ئەو دۆخە کە هەیە بۆ جیهانی نەقڵکەن ئەوەی کە غیا بۆ میدیا بوو چونکە عادەتەن ئەو دۆخەکە لە ڕۆژاوای کوردستانە بوو دەبینین میدیاکانی سووریا خۆیان بە هەموو شێوەزێک چاواشیانەکرد بەتایبەت ئەو تونند و تیژ و ئەو بەدڕەوشتیانەی کە چەکدارەکانی داعش لەوێ بەرامبەر بە ئافرەتانی ڕۆژاوای کوردستان کردیان هەم لە بڕینی ئەوەی کەژی و ئەوانە کە لە ڕۆژاوای کوردستان ئەمانە دیوێکی زۆر بەڕاستی خراپن ئێمە بەرامبەر ئەوە پێویستە چووکە پێویستە میدیای عەرەبی و ئینگلیزیمان نەبێ بۆ ئەوەی ئەو چاوەشەکاریانە هەیە بۆ جیهانی دەرەوە پیشانی بدات کە ڕۆژاوا بۆ شێوازە نییە بۆ ئەو میدیا عەرەبیانە ئەو درۆیان لەسەر ڕۆژاوا بڵاوەکەن زۆر باشەوە مستاگە لە سۆنگەیەکی هەر پرسیارەکە و ئەم پرسیارش ئاراستەی بەڕێز بکەم وەکو دەزانین کاری ڕۆژنامەوانی پیشەیەکی پیرۆزە بە دەرلەوە بەڵام بۆ هەرچ بابەتێک ئێمە ڕۆژنامەنووسی تایبەتمەندمان هەیە وەرزشیە هونەریە مەیدانیە جەنگیە تا چەند گرنگە میدیا کاریگەر بێ بەوەی چ ڕۆژنامەنووسێک ئەنێرێتە بەرەکانی جەنگەوە وەکو بینیشمانای لە شەڕی دژ بە داعشیش لە هەرێمی کوردستان بیریمانکە چۆن شوێنەکانی پێشمەرگە سەنگەرەکانی پێشەوە ئەگوازرایەوە کە ڕەنگە لە نەک ڕەنگە بەڵکو لە زۆربەی حاڵتەکانە لایانی بەرامبەر سوودی لەمە بینیوە ینی ڕۆژنامەنووس تا چەند ئەبێت وشیار بێ لەوەی چی ئەگوازێت و ئەمانە ئەچنە ڕۆژ ئاوای کوردستان تا چەند گرنگە هۆشیار بن کە چی ئەگوازنەوە بۆ میدیاکان بەڵێ ئێمە بەداخەوە دەڵێم ئێستادا لە کۆمەلگای کوردەواریدا بەڕاستی زۆر جار ڕۆڵی ئەو ڕۆژنامە پرۆفیشناڵەمان دوانە ئەکادمیانەکەن شاراوەتەوە لە بەرامبەردا کۆمەڵێ بەناو ڕۆژنامە نووس کە ئامانجیان تەنە پەپەیداکردنی چەند هەزار دینارێکە ئێن ڕووماڵی ڕووداوەکان بە دڵی خۆیان و قازانجی خۆیان دەکەن ئەمە بەڕاستی بێگومان ئەمە کاریگەریکی خراپی زۆر لەسەر میدیای کوردی هەیە چکە ئێمە دەبێت بەڕاستی ئەوەی پێشم وایە ئەوەی کە سیاتر ئەمەی دروست کردە لە کۆمەلگای کوردیا بەڕاستی ئێمە پێویست لێ پیشەنەوەی یاسایی هەبێت بەرامبەر و ڕۆژنامەنووسانی کە بەرپرسیارانە مامەڵە ناکەن کاتێ ڕۆژنامەنووسێ لە سۆشیال میزدا لە هەواڵێک بڵێن هەواڵێکی درۆ بڵاوە کاتەوە پێویستە ڕێکاری یاسایی ینی پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان پێویستە دەسەڵاتی دادوەری بەڕاستی مامەڵی خۆیان لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانە بکات چونکە ئەمە تۆکە هەواڵێکی درۆ نەقلەکەی بەڕاستی هەزاران خەڵگەی بینێ ئەمە بێگومان ڕۆڵێکی نەگەتیڤ لە پرسەکەتا دەکرێت بەتایبەت لە پرسی ڕۆژاوای کوردستانە ینی تۆێنانێک کە زەبینین کە ڕۆژنامەنووس و هیچ پەیوەندێکی بە ڕۆژنامەنووسیەوە نییە پرۆفیشناڵیتیانە چوە ڕووماڵی ڕووداوەکان بە جۆرێک ئەکات کە چۆنەڵی گوایە خەڵکی پاشەکانی تری باشووری کوردستان ڕۆژهڵاتە باکوورێ بە هیچ شێوازێک هاوکاری ڕۆژاوایان نەکرد ئەمە زۆر خەتەرە بەڕاستی بۆ ئێمە پێویستە لە هەر پرسێکی نەتەوەی بە تایبەت پرسی ڕۆژاوای کوردستان پێویستە و ڕۆژنامەنووسانە بنێرێن کە تایبەتمەندن کە بە بەرپرسیارانەوە مامەڵەکەن کە لە پێنا و 5,000 دینار لە ئامادەنین 1000 هەواڵی درۆ بڵاوکەنەوە پێویستە ڕۆژنامەنووسی ڕازگۆ بنێرێتەوە شوێنانە
زۆر باشە مام سەبا هەسێکی سوۆسیال میدیا بکەین ئەبینین بەم دوایانە لەگەڵ بارودۆخی ڕۆژ ئاوی کوردستانە چەندین خۆپیشاندانە شارە جێجەکانی هەرێمی کوردستان و باکوور ساسکرا بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژ ئاوا سوۆسیال میدیا تا چەند ئەتوانێت کاریگەر بێت لە دروستکردنی ڕایگشتی و کە پرسەکە بجوڵێنێت بێگومان لە ئێستادا من ئێمە گەرجاران بیان و تا دەسەڵاتی ڕۆژنامە نووسی چوارم دەسەڵاتە من پێم وایە ئێستا بەهۆی سوۆسیال میستاوە سوۆسیال میدیا بڵێن ڕۆڵ و کاریگەریەکی بەرچاوی هەیە لەسەر وروژانی شەقام دروستکردنی هەستینەتەوەیی ئەوەی کە هەیە ئێمە لە پرسی ڕۆژاوای کوردستانە کە بینیمان بەڕاستی گەنجەکان ڕۆڵێکی گرنگیان لە بواری سوۆسیال میدیا بینی ئەتوانم بڵێم ڕۆڵی ئەو گەنجانە بوو کە بووە هۆی ئەوەی کە شەقامی کوردی کە خەڵکی کورد کە ئەو کوردانی لە تاوەراوگەن لە وڵاتانی ڕۆژاوا لە وڵاتە ئەوروپیەکانن ئەمە سوۆسیال میدیا بۆ ئەم پرسەی وروژان ینی لەو وڵاتانە بە هەزاران کە زات نەخۆپشاندانیان کرد بۆ پرسی ڕۆژاوا هەر ئەمەش بوو هۆی وڵاتانی زلهێز ئەو کاریگەری شەپۆ لە خۆپشاندانە کە لە وڵاتانە بوو بوو هۆی ئەوەی کە وڵاتانی زلهێز بە خۆیاندا بچنەوە بە تایبەت ئێمە گەر سەیری خۆپشاندانەکانی بەریتانیا بکەین بەڕاستی دەسەڵاتدارانی بەریتانیا تووشی شۆ بوون بێگومان ئەم خۆپشاندانانە کە لە باشووری کوردستان هەبوون ئەمە ڕاستەوخۆ لە ڕێی سوۆسیال میداوە گوازرایەوە ڕاستی ئێمە تەلەڤیزیۆنیشمانەیە بەڵام سوۆسیال میدا ڕاستەوخۆ شتەکە گوازێتەوە تەلەڤیزیۆنیش بە هەمان شێوە بەڵام خەڵکەکانی سوۆسیال میدیا خەڵکانێکی زۆرنەوەی کەریەکێ لە فەیسبووکی خۆیەوە لە کاونتی خۆیەوە هەواڵەکانی ڕاستەوخۆ بڵاوە کردەوە چه هەواڵی خۆپشاندان بێ یان ئەو هەواڵە درندانە یان ئەو داعشانە کە چەندان کەسیان لەوێ قەتڵ و عام کرد لە ڕۆژاوای کوردستان ئەم هەواڵانەکە لە سوۆسیال میدیا بڵاو دەبوونەوە بێگومان ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەسەر تاکەکانی کورد لە هەر چوار پاشێک کوردستان لە ڕووی وروژاندنی هەستینەتەوەیەوە ئەمە زۆر کاریگەر بوو چونکە زۆر جار خەڵگەیە لەوانەیە لە جێگەیە بێت تەلەڤیزیۆنی لە بەردەستانی بەڵام موبایلی پێ سوۆسیال میدیا کاتەوە ئەکرێ بڵێن هاوکاریش بوو لە گەیاندنی پەیامەکانی کورد و بارودۆخی ڕۆژاوای کوردستان بە میدیا جیهانەکان و خەڵکانی دەرەوە بەڵێ سوۆسیال میدیا ڕۆڵێکی گرنگی بینی چونکە ئەگەر سەرنج بێت لە سوۆسیال میدیا شەکە ئێمە باسیەکەی لایەنی باش و خراپیە چونکە لە ڕاستیدا خەڵکانێکگەن ئایا بە شێوازێکی نابەر پرسیارانە لە سوۆسیال میدیا مامەڵاکەن هەواڵی چاواشەکاری و درۆ بڵاوەکەنەوە ئەو هەواڵانە بڵاوەکەنەوە کە وەکو ئەوەی کە دەسەڵاتدارانی تورکیا بەرامبەر ڕۆژاوە بڵاویەکەنەوە بەڵام خەڵکیانێکی ژەن زۆر بە بەرپرسیارانەوە مامەڵە لەگەڵ کێشەی ڕۆژاوای کوردستانەکەن ئێمە دەبێت لەوە تێبگەین بەداخەوە کۆمەڵی خەڵگەیە پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان پرسێکی ئاین نییە پرسێکی نەتەوەی وە پرسی حیزبێکیش نییە چونکە ئێمە گەسەیەکەین ئەو خەڵکانە منتیقی کۆبانی ئەفری ناوچەکانی ڕۆژاوای کوردستان ناوچە سنووریەکان لەوێ ڕاگوێزرانەوە و خەڵکانە دەبینم خەڵکانە خەڵکی پارتێک نین خەڵکی فەقیر و هەژاری کووردە لەوێ ڕاستە لەوێ پارتێک دەسەڵاتدارە بۆ نمونە شەڕڤانانە پەیەدەیە بەڵام و خەڵکانە ڕاگوازراون بۆ ناوچە سنووریەکان خەڵکانێکی سڤیلن مناڵی فەقیرە لە بێشکایە خەڵکی داماوە بۆیە پرسی ڕۆژاوای کوردستان من پێم وایە پرسێکی نەتەوەیە پرسی حیزبێک نییە پیسی گەلێکەوە پرسی هەر گەلێکە گەلی کوردە لە هەر چوار پاشێک کوردستان زۆر باشە مامۆستا بە پرسیارە کۆتایی بە بەرنامەکەم ئەهێنم ئەرکی ڕێکخراوەنی و دەوڵەتەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بارودۆخەیە چۆن و چییە؟ ئەرکی ڕێکخراوە نێودەوڵەتەکان بە تایبەت ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێویستە کاتێ ڕووداوێکی لەو شێوازە هەیە زۆر بە خێرایی زۆر بە زوویی بەدەم کێشەکانی خەڵکەوە بێن بەڵام ئەوەی کە من لە ڕۆژاوایە کوردستانە بینیم ڕاستە نەتەوەی گرتووەکان کۆمەک و هاوکاری نار بەڵام کۆمەکەکە درەنگ هات پێویستە کاتێ ڕووداوێکی وا هەیە لە هەر وڵاتێک بە تایبەت ڕۆژاوای کوردستان بڵێن لەوێ کە ڕووداوێکی لەو شێوە هەیە پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەگەر خۆیان بە خەمخۆری خەڵک گەزانە پێویستە دەست بەجێ هاوکارەکانە بگەین نەوەک لە وەرزێکی ئێستای زستانی سەرما و سۆڵەدا بە تایبەت سیرەکەی لە ڕۆژاوای کوردستان دەیان کەزێ نەوتی نییە ڕقە بێتەوە چکە وەرزەکان جیاوازە تۆ هاوین بێ لەگەڵ زستان جیاوازە وەرزێکی لەو شێوە هەیە تۆ پێویستە کۆمەکان بە خێرایی بگەیەنیتەوێ بەڵام منەوەی کە بینیم لە ڕۆژاوای کوردستان ڕاستە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کۆمەگەشت بەڵام بەڕاستی هیچ ئەو هەوڵانەی ئەوان
بە تایبەت لە قامیشلۆ حەسەکە و ناوچەکانی تر وەکو هاوکاری گەلی کورد نەبوو لەم پرسێ ڕۆژاوای کوردستانە. من لێرەوە بەڕاستی ئەوەی کە بینیم خەمخۆری خەڵکی کورد لە پارچەکانی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان لە ڕووی هاوکاری ڕێکخراوەکان و میدیاکان و نێکەسایەتیەوە بەڕاستی ئەمە زۆر جێگای دەستخۆشیە. ئەو هەوڵەنەتەوەیە بەڕاستی پێویستە بەرز برخینە کە لە ئێستادا کەسایەتیەکان و ڕێکخراوەکان لە ناو کوردستانی باشوور بە تایبەت لێرە لە سلێمانی و لە ناوچەکانی تریش ئەو هەوڵ و کۆمەکەدارایەکۆیان کردەوە بەڕاستی هەوڵێکی بێوێ نەبوو. ئەتوانین بڵێن ئەم هەڵوێستە ئەم هەوڵە کە درا بۆ بارودۆخی ڕۆژاوای کوردستان ڕاستی هەڵوێستێکی مێژوویە. پێویستە ئێمە زۆر بەبایەخەوە سەیری ئەو هەوڵەی خەڵکی باشووری کوردستان و خەڵکەکانی تریش بین، چکە تەنها هەوڵی فریاگوزاری نەبوو. ئێمە دەبینین چەندان گەنج و لاو لێرە دەبینین ئامادەی خۆیان بوو کە بەرەوبەرەکانی جەنگ بۆ ڕۆژاوای کوردستان گیانی خۆیان فیدا بکەن. ئەمە بەڕاستی هەڵوێستێکە جێگای گرنگە و لێرە شەوە دەمێ بووێم کورد دەبێت لەوە تێبگات. بەڕاستی تەنها زنجیرە چیاکان پشتیوانین، تەنها خوا و زنجیرە چیاکان پشتیوانی کوردن. لەبەر ئەوە پێویستە کورد پێشم وایە پێشکەوتنی دۆزی کورد لە چوار پاچەکەی کوردستان بە یەکدێنگی و یەکڕێزیە لە دۆخی ڕۆژاوای کوردستانی شادەرکەوت. دەکوان مامۆستاگیان زۆر سپاس بۆ تۆ کە وەک چاودێرێکی سیاسی لە بەرنامەی ڕێگەمڕۆ لەگەڵ ئێمە بوویت و کاتی خۆتە بۆ ئێمە تەرخان کرد. سپاس بۆ زانیارەکانە. سپاس بێەوە و سپاس بۆ ستافی ڕادیۆ شارەزوور دووبارە سەرکەوتوون. سەلامەت بی. زۆر سپاس دەکەم. بەرنامەی ڕێگەم هەفتەیەم پێشکەشکردن تا پرسێکی تر و بەرنمەیەکی تر بەخۆی گەورەتانە سپێرم. خواتان لەگەڵ بێت.